ئەمڕۆ 26 ئەو ڕۆژەیە کە پێوترێت ڕۆژی شانۆی جیهانی یاخود پێوترێ ڕۆژی جیهانی شانۆ. لێرەوە پیرۆزبایی لە سەرجەم شانۆکارانی کورد دەکەین، سەرجەم شانۆکارانی جیهانیش. سڵاو و ڕێزی شەنێرین بۆ شانۆکارانی کە لە ژیانە نەماون، پیان ئەڵێین ئێمە لە شانۆیە بەردەوامین، ببورن کە تا ئێستاش ماوین، بەڵام ئێوە لە هۆڵەکانمانانین، بەڵام ڕۆحتان زیینووە. ڕۆژی جیهانی شانۆتان پیرۆز بێت. ڕۆژی جیهانی شانۆیتان پیرۆز بێت. ڕۆژی جیهانی شانۆ لێ پیرۆز بێت. بژی لە تۆش و لە هەموو هونەرمەندانی شانۆکار، هەموو هونەرمەندانی کورد و ژیانیش لە ئێوەش پیرۆز بێ. لە ئێوەش پیرۆز بێ و لە شانۆکارانی کورد و لە هەموو سەرجەمی جیهان. چکە خۆ دەزانین جاران شانۆکار عەشقی هەبوو بۆ شانۆ، ئەبینین ئەو عەشقی جاران نییە، ئەو ڕۆحە ڕۆحی جاران نییە، وارەوەها لەلایەن حکوومەتی هەرێمەوە لە دەستگای ڕۆشنبیری وە سەندیکاکان وەڕێکخراوەکان خزمەتی هونەرمەند ناکەن. ئەگە سەردەمانی پێشووتر باس بکەین هونەرمەندانی شانۆکار شانۆ بە واجبی خۆیان نەزانی. وەڵاهی شانۆی ئەم وڵاتە بەرەو پێشچوونی بە خۆیەوە نەبینیەوە، بەڵام جوڵەیەک لە ئارایە هەیە، بەڵام ئیتر ئەوەیە کە ئێمە بکەوینە جوڵەی خۆمان. و من لەم ڕۆژەیە پێم وابوو کەوا شانۆکاران ڕەنگ بێ هەندێکیان و زۆرینەی زۆریشان مان بگرنونێنە هۆڵەکانی شانۆ و لەبەر دەرگاکان یادەکانی خۆیان بکەنەوە لە هۆڵەکانە نەکرێ و بچنە ناو خەڵکەوە، بەڵام ئەم لایەنەمان بە زایفی بینی و نەکرا. هۆکارەکە لاوازی شانۆکاران خۆیانە و کەوان ناتوانن مافەکانی خۆیان دەستەبەرکەن، بۆیە شانۆ لە لاوازی و لە کزیا ماوەتەوە. من ڕائم لەوان خراپترە ئەوە هەر نەکرایە. لەبەر ژمارەی ئیشەکان دیارە کە خراپترین فیستیڤال تەسەورەکەم بکرێت لە ڕووی کوالێتی ئیشەکانەوەنا. ئەزانین کە دوو ستاف هەیە ئیشان کردو و پێشتریش ئیشان کردووە لەوانەیە ئیشی زۆر باش بکەن، بەڵام وەکو فیستیڤال بە معنای فیستیڤال لە ڕۆژی جیهانی شانۆیە تەسەورەکەم زۆر خراپە. سەبەبەکە شوێکە ئێرە پایتەختی ڕۆشنبیریە، شاڵا نەبووە بە پایتەخت. پیرۆزبای لە گشت هونەرمەندانەکەم لە شانۆکاران هیوادارم کاری شانۆ پەرە بەخۆی بستێنێ و هونەرمەندان ئەوانەی کە لە بواری شانۆیە کارەکەن خۆیان تەرخانکەن بۆ باری شانۆ و خۆیان تێهەڵکێشی بوارەکانی تر نەکەن. پیرۆزبای لە هەمویانەکەم. کاری دراما حەقیقەترەکەیان کاری شانۆ. شانۆ تۆ لە دراماشا بەشداری کردووە، چێژ لە کامیان زیاتر؟ شانۆ. هەستەکەیتە ناش شیعارێکە یاخود کاری پراکتیکی بۆ کرێت کە شانۆی وڵاتە ببوژێنرێتەوە، تایبەتی شاری سلەیمانی. بەداخۆ زۆرینەی جار هەستەکەم بەس شیعارە. ڕەنگە هەر تەنها شیعار بێت. ئەگە کاری جدی بۆ کرایە و کاری عملی بۆ کرایە، هەڵبەت کاری باشمانە بینی. پیرۆز بێت لە هەموو شانۆکارانی جیهان. کاری زۆر کراوە و تەنانەت هەوڵی زۆریش هەیە بۆ ئەوەی کە بە بەردەوام کاری باش بکرێت. ئایا زەمینەسازی بۆ کرێ مەسەڵەن لایەنی پەیوەندیدار توانیوێتی زەمینەسازی بۆ هونەرمەندان کا بۆی کە کارە شانۆکانیان نمایش بکەن؟ تا ڕادەیەکی زۆر کەم. هونەرمەندی شانۆکار بەردەوامە بێ شانۆ ئیشی دووەمی بێ نەک ئیش یەکەمی بێ، بۆ شانۆ خەڵک ناشێنێت لە وڵاتەیە؟ وەڵاهی ئێمە خۆمان پێمان خۆش ئەوە هەبێ، ئەوە شتێکە کە ئێمە تەمەن ناکەین بەڕاستی، بەڵام کە شانۆ نیژیانین ئێمە شانۆمان خۆشەوێت، بۆیە زۆریشی لێ ناکەین ئەگەر نەمان ژیانێ. بۆی وا پێویستەکە کە کاریش تر بکەین دواتر بین بۆ شانۆ. یعنی گرنگ ئەوەیە ئەمە شانۆگەر ئیشی دووەمیشمان بێ، گرنگ ئەوەیە هەر لە بیرمانایە و هەر خەریکی نوەر خۆشمانەوێ. خۆی قسەی بە هەردوو لای ڕاستە.
بەلایەکیانە بالفعل ئەوەی کە ئێمە طموحمانە نەکراوە ئەوەی کە ئێمە طموحمانە لە هۆڵەکانی پرۆڤۆ بۆ هۆڵی نمایشیش هەمومانە وەسا بین لەم شارەیە کە پایتەختی ڕۆشنبیریە 4 هۆڵیتیانەیە کە لە هۆڵی شانۆی معقول بێ ئێمە بتوانین عەرضی تیا بکەین بەڵام تا ڕادێکیش ئەو زەمنەشمان تێپەڕان کە هەمومان لەسەر پارەی جیرفانی خۆمان ئەگەرمان توانێت ئێوارەیەک لە پرۆڤا گە لە فێ فەلافل خۆی مەلامانەوە شتێکی زۆر عەزیم بوو هەر بژیت سواس دەکەم هەستەکەی تەنها پروپاگەندەیەک یاخود شیعارێکە بەتەناش یادی ڕۆژشانی گیانەکەینەوە یاخود کاری عملیەکە یاخود زەمینەسازیەکرێ بۆ هونەرمەند کە بتوانێت بەباشی کاری شانۆی خۆی بکات خۆی لە ڕۆژی شانۆی جیهانیە تەنها یادی ڕۆژی شانۆی جیهانی بە تەناوەیە کە یادەگەکرێتەوە هەڵاگە پێم بڵێ لەم ڕۆژەیە توان ئیش بۆ شانۆ بکەین بەباشی نام ڕۆژەی ئەوە نییە هەمان نەزانین وەزعی سیستەمی شانۆ وەنیجمنتی شانۆ و پلان بۆ شانۆ و بنێ تەحتی بۆ شانۆ باش نییە بەڵام ئەم ڕۆژە خراپ نییە گەر ساڵانە بکەینەوە چەنە من لەگەڵ ئۆرگەنایزی و شێوازی ئیداری و شێوازینەکەی ینی بەڕێوەبردنەکەمانەیە بە پێویستمان بەوەی تەتەورکەین زۆر بەڵام بەرحاڵ ینی کە وەزی عامی وڵاتێک خراپ و فەرنیشتیان خراپە پێ ئەمەش بەشێکەوە بەڵام باشە یەکتریە بینین تمای کاری شانۆ بکەیت زۆر بەڵێ بەڵێ خەڵکێکە مەسەن چاوەڕێ وا کاشوان ئەتو جگە لە سینەمایەکەی بینێت لە شانۆی بینێت سوکەیەکی لاکتەرە باشەکانی شانۆ ئەم ساڵ ئیش شانۆیم هەیە بەڵام مەسەڵەوەی کە ئیش شانۆی ناکەم من لە دوای شانۆگەری و دەمەی دنیا بێت تامە حیرانەوە ئیشێکی وا باش نهاتۆتە بەردەم کە بیکەم هەج کاتێکیشێکی شانۆی هات باش بوو وەکو سینەماییکەم بە خۆشحاڵیەوە لە گەنجێکی تازە پێگەیشتۆ تا مامۆسایەکە ساڵانێکە ئیشەکە بەڵام هەدەمیشە خۆتە زای حەزەکەم خۆم تێپەڕێنم لە دوای شانۆگەری باش نهاتۆ پێش مۆنۆدرامایکی خۆم کردەوە تەمام بیکەمەوە کە ئەزمونێکی خۆمە ئەگەر هادێکم لەبەرەوە من هێوە نییە کە شانۆ میهمالکردنم کردەوەی کە ئەزمونێکی باش نهاتۆتە پێشەوە زۆر سپاس هەر بژیت ڕۆژی جیهانی شانۆ کاروانجان لە تۆش پیرۆز بێ و لە هەموو شانۆکارانی کورد و جیهان و بەتابەتی شاری سلێمانی من هەموو کاتێسە لەگەڵەوە برادرانە مناقەشەیەوەمان کرد ئەو کاتێک کە پارە نەبوو کە بودجە نەبوو کە بڵام شانە نەبوو شانۆیشی بێشمار نمایشەکرا لەم شارەیە بەڵام بەداخەوە ئێستا ئایا سەبەبەکە بگەڕێنینەوە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ئەم جیلانەی ئێستا یاخود خۆچەنە شانۆکار ئەبێ بە هەموو جیلەکان بە هەمویان شانۆکانی سلەیمانیمان بۆ پڕکەنەوە بەڵام ئایا سەبەبەکە ئەوەیە ئێستا وەزارەتە کەوای کردووە ئەم بنبەستە دروست بێ یاخود شانۆکاران خۆیانن یاخود بۆ نمونە ئێستا ئێمە لە هۆڵی ڕۆشنبیریین کە هۆڵی ڕۆشنبیری لە سلێمانیە لە هەموو هۆڵەکانی تر بەڵام باشە بەڵام من و تۆ و کەسانی تری کە وەکو شانۆکار کە ئاچینەوە هۆڵ و ئایا ئەمە هۆڵێکی شانۆیەکە شانۆگەری تا بکرێن نەخێر بەداخەوە هەر لە ڕۆژی جیهانی شانۆیە چەند کەلوپەل و جلوبەرجێکی هونەرمەندە کۆچکۆتەکانیان دانابوو کە نمایشیان کرد بۆ بینەران یەکێک لەو هونەرمەندانە هونەرمەند کەماڵ سابیری ئەکتەر و شانۆکاری کوردە کە هەموومان ناسین ئێمەش لێرەوە ڕێز و سڵاو و یاخود وەفاداری خۆمان بۆ هونەرمەندە ڕاگەێنین لێرەوەڵین هەزاران سڵاو بۆ تۆ هونەرمەند کەماڵ سابیری دوای ناوبڕێک ئەگەڕێنەوە ڕۆژی جیهانی شانۆی دام پیرۆز بێت.